اوكي دەکاتە مەرحەلەیەک تابوو یعنی ئەوڵ سێ مانگ تاوابین باسی ئەوکەین زۆر شتی تر نامێت لە مانگی لەو سێ مانگی ئەوڵ یان مەرحەلەی ئەوڵ باشین بۆ مەرحەلەی دووەم ئەو سێ مانگەکەی ناوەڕاستە یعنی کەچینە مانگی چوارەوە بۆ شەش لە مەرحەلەی دووەم ئەتوانی زیاتر سکی ژنەکە ببینی کە بەرزە بێتەوە زلترە بێت طبعاً ڕەحمەکەش لەگەڵ وەیە گەورەتر بووە اینجا بۆ ئەوانەی کە ئەوڵ جار مناڵیانە بێت یان حامیلەن لە هەفتەی 20ەوە ئەتوانی هەستکەی بە حرەکە طبعاً چونکە هەستەکەی بە حرەکەی مناڵەکەەوە زۆر ژن لە مەسەن هەفتەی 20 بۆ 21 هەستەکەن بە حرەکەی مناڵەکە بە شەو اینجا ئیزعاجیانەکە زۆر سببی ئەوەی کە هەستەکەی بە حرەکاتی مناڵەکە بە شەو ناهێڵە بن و ئیزعاج دەکا ئەوەیە کە بە ڕۆژ چونکە خۆت حرەکەکەیت و ئیشت هەیە و شتەکەی تووشت ناکەی ئەبێ بە بێشکەیە بۆ ئەم مناڵە و ئەنوێ چونکە کاشەوە حرەکە ناکەیت و مناڵەکە هەڵەزێ ئەو کاتە مناڵەکە حرەکاتەکات و شتی ترەکە کە بە ڕۆژ بۆی نەکرابیکە چونکە نووسۆ بە حرەکەتەکانی تۆکەوکو بێشکە بۆ بووی زۆر مهمیشە کە ئەم فترەیە زیاتر تووشی ئیلتیهاباتی میزەڵا نەبی یان ڕێوڕای میز بۆیە زۆر مهمە بچی بڵای دکتۆرەکەت بۆی دەرمان باتێ چونکە زۆر مهمەکە ئەم ئیلتیهابات بەڵێ زۆر مهمە ئەم ئیلتیهابات نەبێت کاتی مناڵ بوون چونکە خەتەرە بۆ مناڵەکە ئەگەر تۆ ئیلتیهابێکت هەبێ ئەو کاتە بێتە دەرەوە چونکە ئەویش توانین تووشی ئیلتیهابەکە بێت ئەم فترەیەش ئەتوانی هەستکەی بە شتێک پێڵێن ژان ئۆکێ هەموو کە زۆرە دەزیکە باسیێواکەین بەس چونکە جسمی ئینسان وایە کە دایمەن خۆی حازرەکە بۆ شت ژانەکە ئەتوانێت دەست پێ بکە لەم مەرحەلەی دووهەمەوە ئەم ژانەوە نییە ئەوەیە کە ژنەکان هەستی پێکەن پێش مناڵ بوون چونکە ئەم ژانە تۆزێ قووەتی کەمترە بەس ئەمە ڕەحم لە ئێستاوە دروستیەکە بۆی خۆی حازرکە بۆ مناڵ بوون چونکە ڕەحم ماسوولکەیەکە اینجا لە ئەخیرا ڕەحمەکەیە کە یارمەتی تێ مناڵەکەت ببێ بێ لە ئێستاوە ڕەحمەکە ماسوولەکانی ڕەحمەکە ئەبێ ئیش بکە بۆی ئەوەی کە خۆی فێرکە چۆنی بەقوەتر و بەقوەتر ئەم مناڵە ژانەکە ئاوایە کە ڕەحمەکە لە پڕ زۆر ڕەقە بێت خۆی گەوراکە اینجا ڕقەکەی لە پڕ نامێنێتەوە ئەمە زوو نایە کەمیەت اینجا زۆر واش هەستی پێ ناکەی زۆر ئازاری نییە بەس یەت بەڵام ئەگەر زۆر هات ئەم ژانە تقریباً هەموو سەعاتێک یەت ئەو کاتە بێ قسە بکەی لەگەڵ دکتۆری مناڵبوونەکە چونکە شەرتە پێش کاتی خۆت مناڵ ببێ زۆر ژنیش هەست بەواکەن کە ماسوولکەکانی قاچیشیان زۆر ڕەقە بێ خاستەن کاتی نووسن بە شەو جا زۆر ئازار تووشانە بێلەوە زۆر مهمە کە پێشوی کە بنویان کە لە جێگاکەی ئاوا سترێت شوشتکەی بە قاچتەوە ئەم سترێتشانەکەیکەی بە قاچەکە دوای لێکا کە ئەو ماسوولکانە یەکجار وا ڕق نەبن اینجا تۆزێ نەرم بنەوە بۆ ئەو ئازارت نەمێنێت لەگەڵەوەشا چونکە ڕەحمت گەورە بووە اینجا زیاتر و زیاتر زەخت دەخاتە سەر دەوروبەرەکەی زەخت کاتە سەر مەعیدەشت زۆر جار ئەم ژنانێک کە حاملن هەستەکەن بەوەی کە سوێری یەتە سەرەوە لە مەعیدەیان شتێکی تر کە تووشتە بێ ئەوەیە کە قاشتە ئاوسێت چونکە پڕە بێ لە ئاو وەکووتمان لە کاتی حەملە ئاو کۆبێتەوە لە لەشت ئەم زەختە و ئەم ئاوسەبوونە ئیزعاجی دروستەکە بۆ تۆ لەگەڵەوەی کە ئازاری شتیاتێ زۆر مهمەکەن ئەو نوع گۆرەویە یان کۆڵۆنە بکڕی کە زۆر قاچ ئەگرێ بە توونی ئەم نوع کۆڵۆنە و گۆرەوەی کە زۆر توونن ئەم ئاوە بەرزەکەنەوە دەریەکەن ینی وای لێکەن کە ئاوسانەکە بەرز بێتەوە و ئاوەکە زیاتر بچێتەوە ناو لەشی سەرەوەت وەگلەوەی کە لە قاچەکە بمێنێتەوە 20 ئەبێ بچیتە بۆ لای دکتۆر بۆی سکانێکی تر بکات بە ئەڵتراساوندەکەت ئەم سکانە تەبعاً لە دەرەوەیە لەسەر مەعیدە دروستە بێ ئەم سکانە سێری مەسەن مناڵەکەکە بزانە دڵی بەجوانی بووە یان گوشتی لە بەجوانی بووە یان مەسەن جگەری چۆن بۆ مناڵەکە حرەکەکە حرەکە ناکات چیەکات یەکیش کە زۆر مهمە ئەم سکانە سێرێکە سێری وەڵاشەکەکە ئەو شتێکە خواردنەیە و خوێنەیە بە مناڵەکە ئەیانە بزان وەڵاشەکە لە شوێنێکەیە کە نۆرماڵە یان شوێنەکەی خراپە یان وێڵاشەکە تێک چووە خوێنی لێتە دەرەوە یان زۆر جار ئەگەر وێڵاشی ژنەکە لە شوێنێکی غەڵەتا بێ یان بە جوانی بە دیواری ڕەحمەکەەوە نەوەستا بێ ژنەکە خوێنی لێت وەکوەوەی کە عادە بێ یان مانگی سووری بێ یان بەعزە جارە زۆر لە ژنەکان ئەترسن ئەگەر خوێنەکە لە مناڵەکە ئەگەر وێڵاشەکە بە تاڵاتی لێ بێتەوە لە دیواری ڕەحمەوە زۆر خەتەرە اینجا خوێنێکی زۆر یەتە دەرەوە لە ڕەحمی ژنەکە ئەو کاتە اینجا بێ زۆر بە زووی بچێ بۆ لای خەستەخانە
لە مەرحەلەی دووهەم يعني لەم بینی مانگی 4 و مانگی 6 زۆر مهمە کە تاکید کرێتەوە ئەگە ژنەکە تووشی شەکرە نەبووە بەهۆی حەملەکەیەوە. زۆر مهمە کە بزانین ئەگەر ژنەکە تووشی شەکرە بووە لە حەملەکەیەوە بۆی ئاگامان لەوە بێت چونکە ئەم ناڵانە تووشی شەکرا بن یان کێشیان زیاترە بێت زووتر ئەو کاتەوە ئەبێت زووتر مناڵیان بێ ژنەکە یان خۆی حەملەکە تووشی زۆر مشکلا بێت پێشەوەی کە مناڵەکە دایک بێ و دوای مناڵەکەش دایک بێت توانین چەند مەشاکیل هەبێت و لەگەڵەوەشە بۆ ژنەکە و بۆ مناڵەکە دوای مناڵ بوونیش ئەتوان تووشی شەکرە بن کە شتێکی زۆر خەتەرە.